بەڵێ من ئێستا لە بەردەم پزیشکی دادی شاری هەولێرم دوای ئەوەی ئەم شەو لە یەکێک لە گەڕەکانی هەولێر شەڕ لە نێوان دوو دراوسێ ڕوودەدا و لەم شەڕەدا کەسێک دەکوژرێ و سێتری بریندار دەبن بە قسەی یەکێک لە دراوسەکانی ئەو دوو ماڵە کە ناوەکە لەلای ئێمە پارێزراوە ئەوەی بە من وتکەوە شەڕەکە لەسەر شوێنی ڕاگررتنی ئۆتۆمبیل بووە دوای ئەوەی یەکێک لە دراوسەکان ئۆتۆمبیلەکەی تێک چوە لە بەردەم ماڵی دراوسەکانی تر دواتر شەڕ و دەمەقاڵێ دروست بووە لایەنێک بەسەر لایەنەکەی تریان دادایە و لەو شەڕەدا کەسێک کوژراوە و هەروەها سێ تریش بریندار بن. بۆ 1964 پەیوەندیمان بە وتەبێژی پۆلیسی هەولێر کرد ئەوش ئەوەی بۆ مە پشتڕاست کردەوە کەوا کەسێک کوژراوە و هەروەها لە ئێستادا لە بەڕێوەبەرایەتی پۆلیسی هەولێر خەریکی لێکۆڵینەوەن و چەند جارێک جەختی لەوە کردەوە کەوا کەسێک کوژراوە و لەبارەی بریندارەکانیشەوە ئەو زانیارەی بەمەدا کە گوتی لە ئێستادا خەریکی لێکۆڵینەوە دواتر زانیارەکان بڵاو دەکەینەوە بەڵام دراوسەی ئەو ماڵانە کە هەروەک باسم کرد ناوەکەی لەلای ئێمە پارێزراوە گوتی کەوا سێ تریش بریندار بوونە شەڕەکەش لەسەر شوێنی ڕاگررتنی ئۆتۆمبیل بووە لە گەڕەکی مامزاوەی شاری هەولێر و لە دوای کاژمێر 8 خولەک شەڕەکە ڕووی داوە وا دیارە هەردوو لایەن لە سەرەتادا دەمەقاڵی بووە دواتر بە بۆنکەس کەوتونەتە ناو یەکتر و ئەو کەسەی کوژراوەش بە چەقۆ پێکراوە یاخود بە چەقۆ کوژراوە و لەم شەڕەدا سێ تریش بریندار بوو.